چیرۆکی نەوت و نامەتیەکانی. نەوت یەکێکە لە ماددە بەهادارەکانی جیهان کە بە ئاڵتوونی ڕەش ناو دەبرێت، بەڵام ئەم ئاڵتوونە لەو ساتەوەی دۆزراوەتەوە تا ئەمڕۆ بووە بە هەوێنی سەدان جەنگ و ماڵوێرانی گەورە. لەگەڵ دۆزینەوەی نەوتیشدا جیهان پێینایە قۆناغێکی نوێوە، هەم لە بواری ئابووری و ئەم لە پیشەسازی و زانستدا. نەوت هەرچەندە بەڕووکەش شلەیەکی ڕەشی خەستی بۆ ناخۆشە، بەڵام بۆ چەند جۆرێکی جیاواز پۆلێن دەکرێت کە دیارترینیان نەوتی شیرین، نەوتی خام، ترش، نەوتی سووک و نەوتی قورس. لە کۆندا نەوتی خاو وەک دەرمان بەکارهێنراوە. زۆر ناوچە هەبوون نەوتەکە دەهاتە سەر ڕووی زەوی و جۆگەلەی دەبەست، بەڵام بەبیری هیچ کەسدا نەهات بۆ نەوت بگەڕێ و سوودی لێ ببینێت. شارازی گەڕان بە دوای نەوتدا دەگەڕێتەوە بۆ پارێزەرێکی نیویۆرکی بە ناوی جۆرج پیشڵ. پیشڵ هەستا بە شیکاری نمونەیەک لە نەوت، بۆی دەرکەوت کە دەشێت لەم نەوتە خاوە زۆر مادەی تری بەسوود بەرهەم بهێنرێت. بەم جۆرە لە ناوەڕاستی سەدەی 19دا خواست لەسەر نەوت دەستی پێکرد. لە ساڵی 1863دا جۆن دی ڕۆکەفێلەر بۆ یەکەم جار پاڵاوگەیەکی نەوتی لە ویلایەتی پانسەلڤانیا لە ئەمریکا دامەزراند. لێرەوە گەڕان و پشکنین بە دوای نەوتدا سەری هەڵدا. لە پاش ساڵی 1860ەوە ڕۆڵی نەوت زیادی کرد. ڕێژەی بەکارهێنانی ساڵانە بۆ نەوت ساڵی 1861 لە هەموو جیهاندا تەنها 300,000 تۆن بوو. پاش 10 ساڵ واتە ساڵی 1871 گەیشتە 800,000 تۆن، ڕۆژ بە ڕۆژیش زیادی دەکرد. ساڵی 1940 گەیشتە 54 ملیۆن تۆن. هەر بۆیە زلێزەکانی جیهان ئەوڵی تەواویان بۆ دەستکەوتنی نەوت دەدا. دواتر ئەم مادەیە وەک گێزێک خۆی نمایش کرد بۆ ئەو وڵاتانەی بەدەستی دەهێنن. سەرەتای سەدەی ڕابردوو بە کۆمەڵێک جەنگ و ململانەی گەورە دەستی پێکرد کە لە ڕووکەشدا بابەتی ململانەکان هەندێک شتی لاوەکی بوون، بەڵام بابەتە سەرەکیەکە بەدەستێنانی وزە و نەوت بوو. یەکێک لە هۆکارەکانی جەنگی یەکەمی جیهانی ئەوڵی زلهێزەکانی ئەو کاتەی جیهان ئەڵمانیا، ئینگلیز، فەڕەنسا، رووسیا بوو بۆ زاڵبوون بەسەر چاوگە نەوتیەکانی جیهاندا. لۆرد فیشەر کە سەرۆک ئەرکانی دەریاوانی ئینگلیز بوو لە کاتی جەنگی یەکەمی جیهانی داوتی قوڕ بەسەر ئەو کەسەی جەنگ دەکا و خاوەنی نەوت نییە. لە ساڵی 1980دا نوێنەری حکومەتی فەڕەنسی لە کۆنگرەی ڕۆما داوتی نەوت وەک خوێن وایە بۆ جەنگەکان. بەم جۆرە نەوت بوو بە ئاگری ژێرخەرمانێک کە پریشکەکانی تەواوی جیهانی گرتەوە. هەندێک لەو جەنگانەی کە نەوت بوون بە هەوێنی هەڵگیرساندنی ئەمانە بوون: هەردوو جەنگی جیهانی یەکەم و دووەم، جەنگی زەریای هێمن 1941 لە نێوان ژاپۆن و ئەمریکادا، جەنگی 8 ساڵەی عێراق و ئێران ساڵی 1980 بۆ 1988، ئابڵۆقەی عێراق بۆ سەر کوێیت ساڵی 1991، جەنگی ئەمریکا و عێراق ساڵی 2003. لە تازەترین ڕووداوەکانیشدا بۆی گرفتی گواستنەوەی وزە و نەوتەوە بە ناو خاکی یەکتریدا ناکۆکی لە نێوان هەردوو دەوڵەتی رووسیا و ئۆکرانیادا لە لێواری جەنگێکی گەورەدایە. کورد و نەوت. دکتۆر فەرهاد پیرباڵ لە وتارێکیدا بە ناوی مێژووی دۆزینەوەی نەوت لە کوردستان بازدەوە دەکات کوردستان کۆنترین ناوچەی خۆرهەڵاتی ناوەڕاستە کە نەوتی تێدا دۆزرا بێتەوە. سەرەتا ململانێ لەسەر نەوتی مووسڵ لە نێوان دەوڵەتە داگیرکەرەکانی کوردستان بەناردنی ئەو شاندانە دەستی پێکرد بۆ ڕووپۆشکردن و بەدوادا گەڕان دەهاتن. ئەماش لە ساڵی 1871 کاتێک ئەڵمانەکان دەستەیەکی پسپۆڕیان ڕەوانەی مووسڵ و بەغداد کرد لە پێناو دۆزینەوەی نەوتدا. پاشان لە ساڵی 1881 تیمێکی ئەندازیاری ئەڵمان هاتنە کەرکووک و لە راپۆرتەکەیاندا بۆ حکومەتی خۆیان نووسیویانە کە کەرکووک و دەوروبەری ناوچەیەکی نەوتیە و نەوتەکەشی لە ئاستی زەویەوە نزیکە. دوایەوەی سوڵتان عوسمان عەبدولحەمید بۆی دەرکەوت کە مووسڵ و کەرکووک و خانەقین نەوتی زۆریان تێدایە. لە 1904 بەملاوە ئەو ناوچانەی خستەوە سەر دەوڵەتی عوسمانی و لە هەمان کاتیشدا گەڕان و پشکنینەکانیشی لە پێناو دۆزینەوەی نەوت قەدەغە کرد. دوای ململانی نێوان ئەڵمان و دەوڵەتی عوسمانی، دەوڵەتانی ئینگلیز و هۆڵەندا و پاشان ئەمریکاش هاتنە ناو ململانێکەوە تا لە 28 عوزەیرانی ساڵی 1940 بابی عالی عوسمانی لەژێر فشاری بەریتانیا و ئەڵمانیا مافی گەڕان و پشکنینی نەوتی بەخشیە کۆمپانیایەکی تورکی عوسمانی
هەر لەو سەردەمەوە تا ئێستا ناوچەکانی مووسڵ و کەرکووک و خانەقین چاوی جیهانیان لەسەر بووە. ئەم ناوچانە بوونەتەوەی ئەوەی وڵاتی عێراق و ئەم بەشەی کوردستان هەرگیز سات و کاتێکی سەقامگیر و ئارام بەخۆیەوە نەبینێت. شارەزایان پێیان وایە ئەوەی بووەتەوە کاری پەکخستنی خەونی کوردان کە دەوڵەتێکی سەربەخۆیە ئەو بڕە زۆرەی یەدەکی نەوتە لە خاکەکەیاندا، چونکە گەر بێت و کوردەکان یەک بگرن و وەک ئەمریکا و ڤەنزوێلا و هەندێک لە وڵاتانی عەرەبی ئەو نەوتە بۆ سوودی خۆیان بەکار بهێنن، جوگرافیای هێز لە ناوچەکەدا دەگۆڕێت. بەڵام ئەو بەرهەمەی کە لە نەوتەوە تا ئێستا بۆ کوردان ماوەتەوە تەنیا پەژارە و ئاژاوە و ناسەقامگیری ناوچەکەیان بووە، چونکە وێڕای بە خۆماڵیکردنی نەوت و فرۆشتنی لەلایەن حکومەتی کوردیەوە، بەڵام بار و گوزەرانی هاوڵاتیان هیچ گۆڕانێکی بەسەردا نەهاتووە. ئێستا ڕۆژ بەڕۆژ نرخی نەوت لە بازاڕەکانی جیهاندا بەرز دەبێتەوە و لە کوردستانیش ڕۆژ بەڕۆژ ژیان و گوزەرانی هاوڵاتیان خراپتر دەبێت.